تا چەند گرنگی بە پەروەردەی منداڵان درراوە ئەی چی بکرێت بۆی گرنگی زیاتر بە پەروەردەی منداڵان بدرێت بە سوپاسەوە گفتوگۆی ئەم بابەتە لەگەڵ بەڕێز خات و نەغەم محەممەد ئەەکەم کە چالاکەوانی بواری پەروەردەیە لە شاری کەلار. خات و نەغەم بەیانیت باش سوپاس کاتی خۆت بێمە بەخشی. عزیز بەنسبەتی پەروەردە و مناڵ خۆتان دەزانن مناڵ بوونەوەرێکی زۆر پاکە. مناڵ کە دێتە دنیا خێر و شەڕی خۆی نازانێت چی چاکە و چی خراپە، بەڵام ئەتوانین ئێمە لە ڕێگەی پەروەردە و فێرکردن لە ڕێی ژینگەی ماڵەوە، چونکە لە ڕاستیە ئێمە بەڵێ ئێمە لە ناوەندەکانی خوێندن فێری مناڵەکەی من فێریانەکەین پەروەردەیانەکەین، بەڵام عاملێکی ڕئیسی ماڵەکەیشە ژینگەی ماڵەوەیە. تۆ کەوتت مناڵ ینی بە تایبەتی کوردەواری خۆمان ئاڵێ باوک بای دەشتە، ینی لە دەرەوەی، بەڵام مناڵ دایک بۆ خۆی لە ماڵەوە مەکتەبە بۆ مناڵەکەی. حافظ إبراهيم ئاڵێ الأم مدرسة إذا أعددتها جيلا طيب العراقي، واتە ئەگەر ئێمە پەروەردەی دایکەکە بە شێوەیەکی تەندروست بێ، ئەوە مناڵێکی کۆنتاکتێکی باشمان بێ لە ناوەندەکانی خوێندن لەگەڵ ماڵەوە، ئەتوانین مناڵێکی بە جیلێکی باش بەرهەم بێنین کە لە ناوەندەکانی خوێندن خۆت ئەزانیت ئێستا بەهۆی تەلەبەی زۆرەوە، ینی خوێندکارەوەی زۆرەوە، بە تایبەت ئێمە لە باخچەی مناڵانەوە لە ڕێ چالاکی زۆرەوە، یعنی فێری مناڵەکەی من هەڵبەتە ئێمە بابەت و پرۆگرامی خۆمان هەیە لە باخچە فێری ئەو مناڵانە ئەەکەین. ئەگەر کۆنتاکتێکی وە خۆشبەختانە کۆنتاکتێکی باشیمان هەیە لەگەڵ دایکان و باوکانی مناڵ، ئەتوانین پەیوەندی پیانەوە بکەین لە ڕێی چالاکیوە فێری ئەم مناڵانە بکەین. لە ڕاستیە ئیجتیهادی مامۆستاکەش دەوری هەیە لەوە، ئەگەر لە ڕێی بتوانی من لە ڕێی شانۆ، لە ڕێ وتنەوەی چیرۆک، لە ڕێی شعرەوە ئەتوانین ئەو شتانە فێری مناڵ بکەین بە شێوەیەکی تەندروست و لە ڕێگای سیمینارەوە، یعنی ئێستا ئێمە ئەتوانین ماوەیە جاری سیمینار بکەین لە تەک دایک و باوکی ئەو مناڵانە کە خۆشببختانە 2 هەفتە پێشی ئێستا سیمینارێکمان کرد لە تەک مامۆسایانی زانکۆ کە پسپۆری بواری مناڵن لەسەر پەروەردەکردنی مناڵ و دوورخستنەوەیان لە ئامێرە ئەلکترۆنیەکان. ئەتوانین ئەگەر کۆنتاکتێکی باشمان بێ و بە شێوەیەکی تەندروست لە تەک ماڵەوەی مناڵەکە، ئەتوانین ژینگەیەکی لەبار و گونجاو بۆ مناڵە فەراهەم بکەین، هەر لە ڕێگەی ناوەندەکانی خوێندن و هەم لە ماڵەوە. بەڵێ خات و نەغەم گرنگیدان بە پەروەردەی مناڵ تا چەند کاریگەریە بێت لەسەر ئەوەی لە داهاتوودا نەوەیەکی هۆشیار یاخود کۆمەلگایەکی تەندروستی لێ بکەوێتەوە بە بۆچوونی تۆ؟ گرنگیدان ئەتوانین چەند جۆرێکی هەیە، یعنی لە ڕاستیە ئەتوانی من لە ڕێی چالاکیوە، چالاکی جۆرە و جۆر، ینی ئیسا ئێمە ساڵانە فستیڤالمان هەیە و گروپمان هەیە لە باخچەکانمان و گرنگی بە هۆنەر، چون ئیسا مناڵ هەمیشە لە عالەمی خەیاڵایە، ینی وەکو لاقیتەوایە، هەرچی بۆی باز بکەی وەریەگرێ. بەڵام ئێمە ئەگەر بتوانی من لە ڕێی چالاکیوە، چی چالاکی وەرزشی بێ، چی چالاکی هۆنەری بێ، چی لە ڕێی چیرۆکەوە بێ، چی لە ڕێی چالاکی جۆرەکان، ئەتوانی من ئێمە پەروەردەیەکی تەندروستی بکەین من. بەڵام هەنێ ینی ئەگەر گرفت نێتە پێشمانەوە و هەموو وەسائلی و کەرەستەیەک لە بەردەممان دابین بێ، ئەتوانی من ئێمە بە هەوەسی خۆمان لەسەر ئەم مناڵە کار بکەین من کە ئەو مناڵە وەکو قوڕێگەوایە لە بەردەستمان و ئێمە بشێلین. بەڵێ خات و نەغەم باسی چالاکیەکانت کرد لە باخچەکانە، کەواتە چالاکیەکان هەمە جۆرە، وەرزشی و هونەری و هەموو جۆرە چالاکیەکان ئەگرێتەوە بە شێوەیەکی گشتی بە تایبەت لە سنووری ئێوە لە سنووری کەلار. بەڵێ بەڵێ ئێمە خۆشببختانە ساڵانە ئیسا فستیڤالمان هەیە، ینی ئەتوانین من خۆم وەکو چالاکوانێکی پەروەردەیی کۆنتاکێکی باشم هەیە لە سنووری گەرمیان، بڵێن باوەنورە، کەلارە، خانەقینە،
ناحیه ڕزگاریە کفریە ساڵانە پرۆپۆزل پێشکەش دەکەم و پەروەردە خۆشبەختانە هاوکاری مانەکات یعنی هاوکارێکی معنەوی و هاوکاری مادیشمانی کردووە و ئەگەر ئەسپۆنسەری باشمان بێ توانین ساڵانە ئەم پرۆژانە ئەنجام دەین بۆ نمونە باخچە سنووری کارکردنمان ئەبێ ئەو چالاکیانەمانە لە حدودی پەروەردەی بێ یعنی ئەبێ ئەو چالاکیە ئامانجی بێ محتەوایەکی جوانی بێ خۆتەزانی ئەو مناڵە ئەگەر هاتوو لەیرەوە لە ناوەندەگانی خوێندن فێری چالاکیت کرد ئەڕواتەوە لە ماڵ هالە حەزی لە لاساییکردنەوەیە مەشغوڵە بێ بەو چالاکیەوە سەرقاڵی ئەکا چالاکیەکان باوەوە کە ئەمڕۆ چالاکی بوو لە دەوام و تا ماوەیە زۆر لە ماڵەوە فێر دەبێ و کە لەوێەوە لە ماڵەوە سەرقاڵ بێت دوورەکەوێتەوە لە ئامێرە ئەلکترۆنیەکانیشە و خۆشبەختانە یعنی هاوکاریە باش لەلایەن باوکارین و دایکانیشە بۆی ئێمە هەیە لەو چالاکیانە. بەڵێ خاتو نەغەم تا چەند لایانی پەیوەندیدار یاخود ڕێکخراوە نێو دەوڵەتیەکان ڕێکخراوە ناوخۆیەکان لەسەر ئاسیای هەرێمی کوردستان تا چەند هاوکارتان بوون بۆ بەڕێوەچوونی ئەو چالاکیانە یاخود ئەو فێستیڤالانە کە وەک خۆت ئاماژەت پێیا ساڵانە ئەنجام بدرێ؟ بەڵێ وەڵاهی ساڵی پار باشتر بوو پەروەردە هاوکارمان بوو بەس خۆتان نەزانین ئەمساڵ ساڵێکی نالەبار و بایکۆت بوو و داهاتی پەروەردەکان لەسەر فرۆژگای ناوەندەگانی خوێندن بوو ئیمساڵ خۆی پەروەردە لە قەیرانە بوو لە ڕاستیە نەیتوانی هاوکارمان بێ بە خۆشحاڵیەوە ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی سپۆنسەرمانی کرد و توانین ئەو چالاکیانە ئەنجام بدەین کە فستیڤاڵی باخچەکان سنووری گەرمیان بوو هەندێک لە باخچەکانی سنووری گەرمیان بوو بە سپۆنسەری ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی لەژێر چەتوری بەڕێبرایەتی پەروەردەگشتی گەرمیان. باشە خاتو نەغەم تا چەند دایکان و باوکان هاوکارتانن لە پەروەردەکردنی منداڵان بە شێوەیەکی زانستی و ئەکادمی پرسیارەکەم بە دیاریکراوی ئەوەیە بۆ نمونە منداڵێک ئەگەر کێشەیەکی بێت جگەلەوەی کە لای دایک و باوکی باسیەکە لای ئێوەش باسیەکە تا چەند یاخود دایک و باوکان هاوکارتانە بن لەو بارەوە؟ خۆ ئێمە دایمەن هەمیشە وتمانە منداڵ ئاوێنەی دایک و باوکە مناڵ وەکو لاقیتە وایە یعنی لە ماڵەوە چی بکەن لاساییەکەنەوە لە دەوامە چی بکەین لاساییمانەکەنەوە لەمێوە ژینگەی ماڵ زۆر زۆر گرنگە بۆ مناڵ ژینگەی ماڵ کە ئێمە وتمان دایک خۆی بۆ خۆی وەکو مەکتەب وایە بۆ مناڵەکەی ئەگەر بێت و ڕێنمایەیەکی تەندروستی بکەن ئەگەر هاوکارمان بن و هاوکارمانن لە ڕاستیە ئیستیعابێکی زۆر هەیە لە لایەنی دایک و باوک لە لایەنی مناڵەوە بۆ ئێمە کە ئێمە کاتی ئاگاداریەکیان بۆ بنێرین یا ئاگاداریە بدەین لە پیج ئەوان دیەن بەدەممانەوە لە ڕاستی ئەوان خەمیان زۆرترە وەڵام خۆتەزانی مووقعی جوغرافی شۆن تا شۆن هەیە خەڵکانێک هەیە لە شۆنی بەڵام ڕۆشنبیریەتیان زۆرترە خەڵکانێک وایە ینی وەسەتن هەیە ئینسان مناڵ هەیە کە دیارە خاوەنەکەی زۆر ڕۆشنبیری و گرنگی زۆرتری پێدا و مناڵوا هەیە ئێمە تین کارەکەین لەسەر ئەو مناڵانەی کە زۆرترین هین نییە ینی ئاگایان لی نییە بڵێن یان مناڵ هەیە لەسەر ئامێرە ئەلکترۆنیەکانە مناڵ هەیە تا درەنگە مناڵ هەیە سەیری دراما ئەکا ئێمە لە ڕێی سیمینارەوە کۆبوونەوە ئەەکەین بەو دایک و باوکانە یانی هێنین بۆ لای خۆمان لە ڕێی سیمینارەوە قسەیان بۆ ئەەکەین چۆن ئەم مناڵە دوور بخەینەوە لەو ئامیرانە کە لە ڕاستیە تەکنەلۆژیە هێرشێکی توندی کردەتە سەر ماڵەکانمان یعنی ئەگەر و ناشتوانین ڕایگرین بەڵام ئەگەتوانین زیانەکانی کەم بکەین لە ڕێی دایک و باوکەوە لە ماڵەوە و لە ڕێی ئیجتیهادی مامۆساوە لە دەوامەوە کە تۆ لە ڕێی چالاکیەکانەوە. بەڵێ خاتو نەغەم ئەوەندەی من بزانم جگە لەوەی چالاکانی بواری پەروەردەی چالاکانی بواری ژینگەشیت پرسیارەکەم ئەوەیە بە چ ڕێگایەک هەوڵ دەدەن کە منداڵان فێری ژینگە دۆستی بکەن؟ ڕێگای جۆر هەیە لە ڕاستیە ئێستا ئێمە لە دەوام مامۆسای هۆنەر بێ مامۆسای بابەت بێ لە ڕێی زانستەوە بێ لە ڕێی هوەرەوە لە ڕێی هوەر ئەتوانی بە شێوەی چیرۆک ینی باسی ژینگە دۆستی بۆ مناڵەکە بکەی دواتر ئەم چیرۆکە توانی وێنە بکێشی دار و درخت و ئەو شتانە کە فێری ئەو مناڵەکەی ئەمە ژینگەیە و ئەو هایە
و ئەتوانی لە ڕێگەی شعرەوەی سە بۆ نمونە منە نامیلکەیەکەم شعرێکم نووسیە لەسەر ژینگە تەندروستی ئاهێنیە ژینگەی پاک و خاوێنمان پێویستە پیسینەکەین تا سەرکەوین لە ژینمان یعنی ئەم شعرە پێمان لەبەر کردووە دواتر تۆمارمان کردووە کردمانە گۆرانی بۆی لە چالاکیە بەشدار بووینە لە چالاکی کەپر دارمان داناوە خاکە نازمان داوەتە جلی ژینگەمان کردێتە بەر ئەو مناڵەوە لەو ڕێوە لەو منتەڵقەوە ئەوەی دێت سەیری ئەم چالاکیەش کشەکە سوودی لێوەرەگرێ ئەو مناڵی کە تێت سەیری چالاکێکەشمانەکە ئەزانی ئەمە ژینگە دۆستیەوە ئەبێ چۆن ژینگەمان بپارێزین و ئەوە لە ڕێی چالاکی وەتوانی لە ڕێی ئەجتیهادی مامۆستاوە ئەتوانی من فێری ئەو مناڵە بکەی من و گروپمان دروست کردە گروپی گەڕۆک لەسەر ژینگە دۆستی جلوبەرگی ژینگە لەبەر مناڵەکانەکەین و گۆزەی گوڵەبەی من بۆ ناوەندەکان بۆ دەستگا حکوومەکانیشە بەچین بۆ لای مدیری ناحیە ئەچین بۆ لای سەرۆکی شارەوانی. بەڵێ خاتونەغە من دواپرسیارت ئاڕاستاکەم وەک چالاکەوانی بواری پەروەردە و ژینگە داواکاری چییە بۆ ئەوەی زیاتر گرنگی بەم دوو بوارە هەستیار و گرنگە بدرێت؟ ئەگەر طبعا من یەک دوو داواکاریمە هەیە لە ناوەندەکانی خوێندن گرفتمان زۆرە نەبوونی کارگوزارمان هەیە نەبوونی باخەوانمان هەیە نەبوونی پاسەوانمان هەیە نەبوونی چاودێرمان هەیە شۆنی یاریکردنی مناڵ ینی کەرەستەی یاریکردنی مناڵمان کەمە لە ڕاستیە ئەگەر ئەوانمان بۆ دابین بکرێ زۆر قەرەباڵغێکی زۆرمان هەیە لە ژوورەکانمان ینی بۆ نمونە 50 مناڵ بخەیتە ژووریە ئەوە من 6 ژوورم هەیە ئەگەر 50 مناڵ لە ژووری بێ ئەوە هەر بۆ خۆی هەر ناتەندروستە لە ڕاستیە ئەمە داواکاریترم من وەکو چالاکەوانێکی پەروەردەیی 2 ساڵ ئەبێت من پرۆژەیەکم هەیە پرۆپۆزڵەکەم حازرە. خاتو نەغا محەممەد چالاکەوانی بواری پەروەردە و ژینگە سپاس کە ڕاستەخۆ لە کەلارەوە لەگەڵ مابوون سەرکەوتوو بن. خاتو نەغەم ویستە شتێک بڵێ فەرموو. لە بابەتی پرۆژەیەکم 2 ساڵە پرۆژەیەک پرۆپۆزڵی پرۆژەیەکم نووسیە پرۆژەکە سوودی مناڵانی گەرمیان هەمووی هەر لە خانەقینەوە لە کفری پێویستم بە دابینکردنی کەرەستەیە بۆ ئەو پرۆژەیە و ئەگەر بتوانن لایەنی پەیوەندیدار بۆم دابین بکەن ئەبێتە واجیهەی گەرمیان ئەبێتە شتێکی زۆر بەسوود ئەو مناڵی کە ئەو خوێندکارەی کە تێت بۆ سەفرەی زانستی تێت بڵێ من خۆم سەرپەرشتیاری ئەو کارە ئەەکەم بەڵام پێویستیم بە دابینکردن ینی پێویستیم بە سپۆنسەریەکە بە دابینکردنی هۆڵێکە بۆ ئەو کارە بڕوات بێ ئەگەر ئەو کارەمە بۆ بکرێ دەبێتە یەکەم کاری جوان لە ئاستی کوردستانیش لە گەرمیان. بەڵێ خاتو نەغا محەممەد چالاکەوانی بواری پەروەردە و ژینگە سوپاس کە ڕاستەوخۆ لە کەلارەوە لەگەڵمان بوون سەرکەوتوو بن.